وأو قوم قورة مواصفات يانشيا أذلة على المؤمنين عزة على الكافرين لنا خوش أنا يكتريان خوش به بو يكتري زليلة بن بلان بو كافر بعزة بن وكوشون سايبين سبعكس بو يكتري بعزة بلان بو كافر زليلة برا سبحان الله بس دم بكنا ولا يكتري مسلمان أمره يقبع عزته وجنيه وبيكين والسكاتي بيككن كاتك إيش كافر بشتملي أنا قريه يقبع زليل بردمي وسني موابين وأمان كده أو حالي أنا باشا ده شاوري بن تاخوي پروردگار بوشيوا عقوبة من بعد تنترين بهسترين ريشالي حبلي إيماني توتشيا خوشويستي لبر خوا يعني مسلمانان خوش بيو لبر خوا ورق ليبونو لبر خوا يعني دجمناني خوا ورق ليبه لبر خوا نعم أمره تو لو تيك شو عكس كردوتو دجمناني خوات خوشوي خوش نازاني بوچي خود دجمنانی خوات چیت بو اکن چیشیان بو کردوی بدرجای ام تاریخی کایبینی وڵاتی پارچە پارچە کردووە حیصاریە و بەسەرتا خێر و بێرەکەی ئەخوا بۆت مەجموعەیە تاغوت و منافقی کردووە بەسەرتا زاڵی کردووە بە ئارەزی خۆ چەوسێنێتەوە بۆ خۆشتەوێ هێشتا بۆ باشەیەڵی هێشتا لەکوێ دینەکەتایی ئەزانی فڕە بە ئیسلامەوە نەماوە ئەوە ئاەتی خوای پەروەردگارە ئیمانی هەبێ ئەوانت خۆش ناوێ بەس نەو بێ دۆسەیەتیانەکەی تو خۆشەوێ بەشان و باڵیانە هەڵەدەی تەماشاکە خوای پەروەردگار هەر چەند ساڵ جارێک و ئەو خەڵکە تاقیەک ئاتەوە مسلمانان لە جێگایەک کافران هێرشیانەکەنە سەر ئەوە تاقیکردنەوەکەیە یەکسەر مسلمانان سەیرەکەی مسلمانان کافر ناڵێن کافر قەینا بە دۆستاتی کافرکە کێشەمان نییە ئەوە والمنافقون والمنافقات بعضهم من بعض منافقەکان لە یەکترینەوە کێشەمان نییە لەگەڵیانە بەڵام بەناو مسلمان پیاوی ناو مزگەوت هەر هێرشەکرێتە سەر مسلمانەکەڵە لەخوا بزانێ ئەڵێ دەستیان خۆش بێ ئەڵێ حەقی خۆیانە کافری مشریک ئەی چەکەی لە مزگەوت چیەکەی بە ڕۆخی بلەوە ساوی بە تەمای لێت قبول کرێ لێت وەرگیرێ ئەوە ئاەتی خوای پەروەردگارە وەڵڵاهی لێ وەرناگیرێ زەڕێ ئیمانیشە نییە ئەگەر بێت و تۆ پێ و ناخۆش نەبێ وا بە مسلمانان ئەکرێ و بە کەلیمە و بە کەلامت و بە کردارت پشتیوانی ئەوان نەکەی دوعای خێریان بۆ نەکەی دژی دژمنەکانیان تەماشا بکەنەوەی لە قودسە گوزەرێ چەند منافق و کافر و مشریکی دەرخست لە هەموو جێگایە دەریخست وەکو چۆن جارەکانی پێشوش ئەوەی لە ئەفغانستان و عێراق و سووریا و چیچان و لە جێگاکانی کە ئەگوزەرە دنیا کافر و منافق